بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەران و بیسەرانی خۆشەویست خۆشحاڵم کە لە بەرنمەیەکی نوێ لە پرۆگرامێکی نوێی ئێوارانی ڕەمەزان بە خزمەت ئێوەی خۆشەویست گەشتمەوە. خۆشەویستانم لە بەرنامەی ڕابردووە لە گوندی سەرسوراوی دەڤەری پێنجێن بووین. ئەو کاتوتمان بەڕاستی باران باریوە و ئەندازەیەکی زۆریش سەرمایە، بەڵام کەشی ئەمڕۆمان با پێچەوانەی بەرنامەی ڕابردووە. ئەم جاریان لە یەکێک لە گوندەکانی شێوە گەرمەسێرین کە بریتە لە گوندی گۆبتەپە. گۆبتەپە ئەندازەیەک دەشتایەکە دەکەوێتە سەر زەی بچووک لە ڕووی ئیداریەوە سەر بە ناحیەی ئاغجلەرە و هەروەها لە قەزاکەشی بریتە لە چەمچەماڵ. هیوادارم بەرنامەی ئەمڕۆشمان ئەگەرچی کەشەکەی زۆر گەرمە، ینی بە پێچوانەی بەرنامەی ڕابردوو، بەس هیوادارین کەشی گەرم و گوڕی ناو بەرنمەکە ئێوە لێ ڕازی بن و هەروەها بە شێوەیەک بکەوێتەوە کە بەرنمەیەک بێ ئەندازەیەکی زۆر بە دیار خۆیەوە داتان بنیشێنێ. خۆشەویستانم نەزیلەیەکی زۆر بچووک ئەجەڕمەوە لەسەر ئەوەی کە ئێمە کەوتوینە کۆتایی ڕەمەزان و پێویستە لەم چەند ڕۆژەی کەماوە لە بەردەممانە لە مانجە ڕەمەزان ئەندازەیەکی زۆر بەخشندە بین، چونکە خۆتان ئەزانن خێری یاخود با بڵین چاکی مانجە ڕەمەزان چەند قاتە واتە جیاوازە لە مانگەکانی تر. مانگێکی زۆر تایبەتە پێویستە دەستمان کراوە بێ دەست نەنووقێنین لەوەی کە هەمانە لە کەم کەم لە زۆر زۆریش ببەخشین. جارێک ئیمامی عوسمان ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دێتە خزمەت پێغەمبەر صلی الله علیه و سلم، هێشوێک ترەی زۆر جوانی پێیە، ئەڵێ پێغەمبەری خوا ئەم هێشوەترەیە ئەبەخشم بە تۆ دیاریە لێم وەرگرە. پێغەمبەر صلی الله علیه و سلم لێ وەرەگرێت، بەڵام لەو کاتەیە یەکێک لە دانیشتوان کە لەوێ بێ لە مزگەوتەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم پێدەچێ هەژار بوو بێ، ینی لەو هەژارانەی کە محتاجە، داوا ئەکاک ئەی پێغەمبەری خوا ئەو هێشەترەیە بدە بە من. پێغەمبەر صلی الله علیه و سلم مەشهورە بەوەی کە هەمیشە ینی نای نەبووە، ینی مەگەر ئەگوترێ لای نەبووە، واتە مەگەر لە لا ئیلاهە ئیلا اللهە لای کردووە، گەنا زۆرترین جار هەمیشە ئەوەی کە هەی بۆ بەخشیوێتی نای لە هاوڕێ و دۆست و هەروەها سەحابیەکان نەکردووە، بۆیە ئەی بەخشێ بە کەسە هەژارەکە. بەڵام ئیمامی عوسمان لە دڵەوە پێی ناخۆشە، پێی خۆشە پێغەمبەر صلی الله علیه و سلم ترێ بخوا، بۆیە بە هەژارەکە ئەڵێ تۆ مادەم هەژاری من هێشوەترێکە لێ کڕمەوە. ئەڵێ بە چەندێ فرۆشی؟ ئەڵێ بە 3 درهم. 3 درهمەکەیدا و ترێکا بەخشێتەوە بە پێغەمبەر صلی الله علیه و سلم. بەر لەوەی پێغەمبەر صلی الله علیه و سلم لێی بخوات دیسان هەژارەکە داوایە کاتەوە، جارێککە ئەی بەخشێتەوە بە هەژارەکە. ئیمامی عوسمان جارێککە بە هەژارەکە ئەڵێ پێم بدەرەوە ئەم جارەش لێتە کڕمەوە، بە چەندێ فرۆشی؟ بە 4 درهم. بۆیە ئەم جارەش لێ کڕێتەوە کاکاتە 7 درهم، واتە بە 2 جار کڕینەوە لە هەژارەکە 7 درهمی پێبەخشیوە بۆ هێشوێک ترێک بۆەوەی پێغەمبەر صلی الله علیه و سلم بیخوا. بەڵام لە سەری سێهەم جارە پێغەمبەر صلی الله علیه و سلم خەریکە بیخوات و دیسان جارێکم هەژارە داوایە کاتەوە دیسان ئەی بەخشێتەوە پێی. ئەم جاریان ئیمامی عوسمان دیسان لێ کڕێتەوە، هەژارەکە ئەڵێ بە 7 درهم، بۆیە بە 7 درهمەکە ئیفرۆشێتەوە بە ئیمامی عوسمان و ئەی بەخشێتەوە جارێککە بە پێغەمبەری خوا درۆدی خوای لەسەر بێت. ئەم جارەش هەژارەکە خەریکە داوای بکاتەوە، بەڵام پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕێگای لێگرێت لەبەرەوەی کە خەریکە ئەم سروشتە بێ بە سروشتێکی ناشیرن، واتە بێ بە کڕین و فرۆشتن، ئەبێ بە تیجارەت. بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەڵێ تۆ هەژاری یا توجاری یا کڕین و فرۆشتنەکەی. بۆیە قسەکەمان لەسەر ئەم نەزیلەیە یاخود با بڵێن بۆ ئەم هێنانەوەی ئەم نەزیلێ بۆ ئەوە بوو کە تۆ سەیرەکەی ینی هێشوەترەیەک پێغەمبەر صلی الله علیه و سلم کە بەدەستیەوە بۆ لەو کاتەیە کەسێک حەزی لێ کردووە، کەسێک پێویستی پێ بۆ بەخشیوێتی. لەبەرەوە ئێمە نەڵێین ئەوەی کە هەمانە هیچ نییە، ئەوەی کە هەمانە کەمە، بۆیە ئەوەی لە دەستمانە دەکرێت لەم چەند ڕۆژەیە بیبەخشین لەبەرەوەی مانجی ڕەمەزان فرسەتە تاکو و جارێککە گەڕێتەوە چی ئەڵێ ئێمە تەمەنی ئەمانەتیمان باقیە بێ. هیوادارم ئەو چەند ڕۆژەی ماوەمانە لە بەردەما بەخشندە بین، بەخشندە بۆ مانای کەلیمە و ئەوەی کە هەمانە ینی وەکو وتم دەستمان لێ نەجووخێنین نەخێنێت دڵمانەوە، بەڵکو بیخێنە سەر دەستمان و بیبەخشین. بەڵام خۆشەویستانم تەمەنایەوەکەین کە ئەوەی پێشکەشتانیەکەین لە گوندی گۆبتەپە بەدڵی ئێوە بێ و لە کاتی بەرنمەکە ئەوە بتوانین بە دیار ئێمەوەدا بنیشین و هەروەها بینەر و بیسەری بەرنمەکە بن. فەرموو با پێکەوە بچین بۆ ئاوایی یاخود بۆ گوندی گۆبتەپە.
سپاس چاشی باشە چاشی سلامت بیاڕوی تۆ لە شار بووە ناوەلا لە ماڵێکی خزم بوو تخوا سپاس دەکەین لەگەڵ ڕەمەزانەتێکی چۆنن باشن ڕەمەزانەتی لە گۆپتەپات چۆنە گوزارێ خەڵکەکەی تا چەند هەستەکەم مەشغوڵی زراعەت وشتیشن بەس تا چەند ڕۆژوشن لەگەڵیا وەڵایی بە ڕۆژوویش سپاس بخوا 100% هەموو بە ڕۆژون مەگە کەمێکە بێ ئەویش عوزریە بێ گۆپتەپە هەمووی بە ڕۆژۆ شکر بخوا الحەمدوللا وەختی چی ئێستا لە گۆپتەپە وەڵا وەختی زراعەت وشتە خەڵک بە زراعەتەوە و خەڵک بە ڕەزی هەبێ ڕەزڕنین و قەیسی ئەوانەوە ئێستا هیچ پێگەیوە شت پێگەیوە وەڵا قەیسی پێگەیوە خەڵک قەیسی ئەڕنێ و ئیتر ئەوان لەو بابەتە سوورە گیان ناو چییە؟ ئەنەس چۆنی کاکە ئەنەس باشی ئەوە چی لەکەی؟ ئەوە بەرە بۆ خۆدەوە بە خۆ قسەی پێ بکە دادەی قسەی پێ بکە دەی تۆ ناو چییە؟ ئەنەس کاکە ئەنەس ئەمە مناڵە نادێن ئەها وەرن 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 ئافرین ئافرین تۆ ناو چییە؟ سروشت سروشتیان چۆنیت؟ باشم چاشی؟ ئەی تۆ ناو چییە؟ نام سەنە سەنا باشی ئەی تۆ؟ ئایا چی؟ ئامێ زۆر باشە زۆر باشە ئێ چۆنن باشن؟ عەلەیکوم ئەسەلام چۆنیت وەرە؟ باشی؟ ئەم پاسکیلەی تۆ چەندە 28 یا 26 28 26 ئەم 26 هەقوا یەک بنێشتت بەمێ وایە ئەو بۆ تۆ بۆ ئێوارە بە ڕۆژویت؟ هەڵیگرە بۆ ئێوارت باشە؟ باشە کاکە عەلەیکوم ئەسەلام چۆنیت؟ ناو چییە؟ کاکە محەممەد چاشی؟ ئەمانە تەلەڤیزیۆنی پێیانەوە هاتووین پێ خۆشحاڵن یان نا؟ پێ خۆشحاڵن؟ بڵێ بینێران زۆر پێ خۆشحاڵی ئەوش بۆ تۆ کچەکانیەوە بنێشتانەوە یا بەساسە ئەوانەیە کە بنێشتانەوە دەست بەرزکەنەوە زۆر باشە زۆر باشە ئاگ بە خێر بێن بە خێر بێن پەلە بکەن پەلە بکە بەسە تۆ سەری تۆ سەری تۆ وەرنە ئەملاوە باشە زۆر چاکاتانە کوڕەکان وەرنێرە ئافرین کوڕەکان وەرنێرە کوڕەکان وەرنێرە ئەمە بۆ تۆ پەلە بکە ئەتان دەمێ بە زۆرم پێە زۆرم پێ باش هەمووتانم پێە بەکە باجار بیەم باوان ئێستا ئەیدەمەوە ئەیدەمە بکەم ئەو بۆ تۆ ئەوە بۆ تۆ ئەو بۆ تۆ ئەوە زۆر خۆشە ئەوە تۆ پەلە مەکە پەلە مەکە کچەکان باتەوە بن کچەکان گوناحن باشە با کچەکان با کچەکان تەواو بن سوود ڕاست پەلە بکە تۆ ئێوە لێرە ئێستا ئەوش بۆ پەلە زۆر بە حەز لە بنێشتێمە ئەوە تۆ پەلە مەکە پەلە مەکە نابێ دوو جار ناتان نەبێ یانی سی بزانین چیتان بۆ دەرەچێت وەرنەملاوە وەرنەملاوە ناو خۆشە ئەو بۆ تۆ ئەیامی تێ تۆم نەمایتێ چێنم تۆ دامیتەوەنیە ناماویتێ یامیتەوەنیە یامیتێ چێ بە ڕۆژوە بە ڕۆژووی ئەوە یامیتێ تۆ یامیتێ ئەوەی وەری تۆ نایەمە یامیتێ یامیتێ نابێ 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 آخر تۆ نەمایتێ
دادا لیمە بەخێر بێتەوە چۆنی باشی خوای مانە باتە چاشی باشیش کرد چاشی چی ئەڵێ شتی کڕیەوە بۆ ئێوارە دەی باشە ئینشاڵڵا لەسەر خێر دەگو باسان لەگەڵ ڕەمەزانەتێک عیبتان نییە ئەی ئیش و کار هیچتان هەیە بە ڕۆژی چەکە کەم ناتوان گەرمە لەگەم مەلا خلێ سەسی بەسی جوانیە ئاوا ناتوانین شکەی گەرمایە گەرمایە یان نابێ بە ڕۆژ بیان گەرما ناتوانین ینی بەڵام ماشەڵا گفتەپە گەرمە ئەوە ینی گەرماکە لە مێژە هاتووە یا تازە ئاوەیەکەوەتی بارانی هەنێ لێ کردێتەوە گەرمە ماشەڵا گەرمە زۆر گەرمە دەی فەرموو با تاخیر نەکەن فەرموو لەگەڵ سەرچاو چۆنن باشن دەگو باستان چاکش کرد خوایمان تا باتێ باشش کرد بینیم تەسبیحاتەکەی ئەستەغفیر الله دەی الحەمدولله ئینشاءالله خوا قبوڵێکە والله تر چامان لە قاپی خوایە ئینشاءالله خوا کەس مەغدوور ناکات ئینشاءالله ئینشاءالله لەگەڵ ڕەمەزانێتەکەی باشی والله لەگەڵ ڕەمەزانە نیمچووکە چاوم نقستانەوە زەختیشم هەیە وەڵا فیدیە ئارەوە بەس تەرای حشتەکەم و زۆر باش چەندێک ڕۆژی چەندێک فیدیا دەی وەڵا مانگی 90,000 ینی ڕۆژی 3000 دەی ئینشاءالله خوای گەورە بریە خات مادام تۆ مادام چاوت وەک ئەو منداڵە بووم یەک ڕۆژ منێ نەخوادە ئێستا بڵێم چی ئیرادەی خوایە حتما دکتۆر پێی وتووی مامۆستایەکی ئاینیش بۆی ڕووکردووی تۆ دوێتی ئەتوانی بە ڕۆژوو نەبی و دوو فیدەکەی بدەیت دەی ئینشاءالله خوای گەورە ئینشاءالله بۆ ئاسانکە و قبوڵێکای چامان لە قاپی خوایە ئینشاءالله دایەجان تۆ چۆنی باشش کرد ساشی تۆ لەگەڵ ڕەمەزانەت یا چۆنی باشیش کرد دەی خوای گەورە ئاسانی کا بۆتان ماندووە بن پێ بە ڕەمەزانەت ئەمساڵ تۆزە گەرمایە ئەو دەشتا گەر نەچین باشین بەزە ڕۆژ ئیش و کارەکەن بەڵێ ئارەوە ئیشی چیتان هەیە ئێستا وڵا بژارەکەین و تر ئاوە دەین ئینشاءالله مادام ئێوە ئیشی شەکەن ئینشاءالله خێرەکەتان زۆرترە با بزانین حاجی شتێکی خۆشمان بۆ بڵێ خوا بەخێری بێی ڕەمەزان یاخوا بەخێر تۆ بڵم پێم بڵێ بزانین ئەم غوربەتت بووە ینی ئەم سەختە ئێستا سەیری گەرمای ئێستا ئەکەیت و گەرمای قیامەت و ولاواری زەمە ولاهەوە بچینە خزمەت خوا ئەو کەوا هەموو گەور دەست و دنیا هەمووی بەدەستە یەک عەبدێکی وەکو من بچێتە بەدەست ئێمە چی بڵێ بەس تۆ سەیریکە ئینشاءالله مادام ئەم غوربەتت هەیە مادام ئینشاءالله ئەوەندە بە کوڵ گەڕاویتەوە بۆ لای خوای گەورە و هەست بە گوناهی خۆتەکەیەوە لێ پاڕێتەوە کە لێت خۆش بێ ئینشاءالله لێت خۆش بێت تەوەکەل بەخۆ خۆ نابێت جگار ئەمریکانی ئەو داکەین ئینشاءالله خۆش خۆی ڕەحمی پێم بڵێ لەگەڵ ڕەمەزانەکەی چۆنی عیبمان نێشکرد هەر وەکو پۆڵاوای وەکو پۆڵاو مادەم ئەمری خوابێ ئێمە جێبەجێیەکەین ئینشاءالله تۆ ئیش و کار هیچ هەیە بیکەن ئەم دوکانم هەیە دوکانت هەیە ئەی زرعات وشت خۆی چ کرد هیچ زراعتم نییە تەقاوتیش مێ لە خوا بەزیاد دایرێ ئاو پێشی وەک پاشاژی الحەمدولله وەڵڵاهی ئەوەی دوعاکەی ئەڵێ خوایە احتیاجی دەستی نامرد نەبی الحەمدولله ئینشاءالله احتیاجی دەستی نامرد نیت یاد کۆرە من بای 20 ماڵم هەیە الحەمدولله بەس دەشکر ئیمانەکەش هەیە ئینشاءالله تۆ دەوڵەمەندی بەس من کە فکری قیامەتەکە خۆ بەڕاناشی ئینشاءالله خوای گەورە ئیمان ئینشاءالله ئێوەیە کە ئیمانەکە شکر زۆر باشە ئینشاءالله خوا قبوڵی کە یا خوا قبوڵی ئامین یا ڕەبی ئامین قورآنەکەش تا خۆش هاتووە سەوتی بەرێ بۆ مامۆستا ڕەمەزانەوە نییە ئێستا بۆ کوێچین ئینشاءالله بۆ چەمێسی چیەکە لە چەم ئەسین ژادێنەوە ژادێنەوە باڵە بۆ مانگە
جیای سەوز ئەیدورن بەڵێ داستان پێ بەداست ئەیدورن ئارەوەڵە یای ڕنەوە نانە هەر بەداست زۆر باشە چیتان هەیە حیوان مانگا و گۆلک و مانگا گۆل گیایەنەوە بۆ گۆلک حتمما ئارەوەڵە ئەی تۆ قوربان جان لەگەڵ ڕەمەزانەتەکە چۆنی الحەمدولله باشن وانە بەڵێ پێخوای گەورە لێتان قوبوڵ سەلامەندی خۆ جوتیارەکان بەیانیان زوو تا سەعات 9 دێنە سەر زرعاتەکانیان تاکو تۆزێ خۆر گەرمە بێ ژێر سابەتەکانیان زۆر خۆش ئێستا مەسەلەن کەپرێ ئەمە کەپرێکە کەپرێکی مێوە تقریبا 2 مێو تێکەڵ بووە مێوێکی سپی و مێوێکی ڕەش ساباتێکی زۆر خۆشی کردووە زۆر فێنکە کە بڵێن ئێستا تقریبا سەعات دەوروبەری 5 بەڵام سەیرەکەی ئێرە زۆر فێنکە بۆیە ئەوان لە ڕەمەزانە ئیشەکەی خۆیان ئاواکەن بەیانیان تا سەعات 9 ئێوارانیش تقریبا لە سەعات 3ەوە دێن لە ئەم دەشتانە کارەکەن تقریبا بەرسیلە پێگەیوە ئەوە بینین ئەمە بەرسیلەیە ئەمە ماشەڵا ترێکی باشی پێوەیە پرسیارم کرد کوتم بڕیوتانە کە وتیان بڕاوە بەڵام پێچێ هینیان زۆر یابێتە و زەردیا بڵێن توولان زۆر یابێتە بۆی کە پێچێ زۆری گرت بێ بەڵام جاری وایە هەیە ئەم زۆرگرتنە هەمووی بەرهەم نایەنێ ینی بەشێکی لێ خراپە بێ کاکە مەلاشوانە ئەمە بەرسیلەی پێڵن منێ بەرسیلێ و بەرسیلە ئێوە بەرسیلە بەکارێنین بۆ هیچ شتێک لێرە لە منتیقە بە هیچ شتێک بەکارهێنین بۆ لە هەندێک ناوچە بۆ زەڵاتە بەکارێنن بۆ زەڵاتە زۆر سرکە و سرکەشی لێ دروستەکە بەڵام لێرە نایکن لێرە نایکن ناوڵا لێرە کاک مەلاشوانە بەو سیفەتەی کە بۆ خۆشت ئەندازەیەک باوا بڵێن پێشنوێژی و وەروە ئیمامەتێک ئەەکەیت حاڵەتی دینداری لە گۆپتەپە چۆنە لە ئێستاە وڵی سپاس بۆخوای گەورە لە ئێستاە الحەمدوللا باشە ینی تا ڕادێژی باش خەڵک ڕووی کردوتە مزگەوت و لە چاو دیەکانی کە لە چوار دەوروبەرەوە گۆپتەپە زۆر باشتر لە هەموو دیەکانی ینی دەکرێت بڵێن بەعام شکر بە ڕۆژون بەعام لەخوا بەزات بیانی بەدەگمەنتی ئاتی خەڵکەیە بە ڕۆژون نەبێ بەڵام بەدەگمەن ینی لەو ئەگەوە بە پەنجەی دەست حساب بکرێت خەڵکە زۆربەی ڕۆری ئیش شەکا فەلاحەت چکە بە ڕۆژ گۆپتەپە لە بەر و مزگەوت و هەروەها مامۆستای ئاینی و ئاوها لەو حاڵەتانەیە چۆنە وڵی لەخوا بەزات بلەوەی کە من پرسیومە پێشا خۆمان بە بیرمان نایە لە ساڵی 30 مەلایەن هەبووە لە گۆپتەپەیە هەتا ساڵی پەنجاکان باپیرم هاتەوە بۆتە مەلایەن هەتا 82 وفاتی کردووە لە 82شەوە مدەی مامۆستا ئەبوبەکر سدیقی لێرە مەلا بۆ دوایی من بەخۆبەخش 74 وتاری بۆیان داوە دوای اینجا مامۆستا مەلا جەبارێنە بەردەوام یان بێمەلا نەبووین باشە با بزانین جموجوڵی ڕەمەزان جموجوڵی دینداری کە بڵێن لە وەرزەکانی تریا خودڵێن لە مانگەکانی تران نییە چ جموجوڵێک هەیە مەسەن دەرس و دەورێک هەیە دەورکردنەوەی قورئانەیە قورئان خوێندن بە کۆمەڵ هەیە چیتان هەیە وەڵاهی ئەوەی کە لە مزگەوتە هەبێ بەس تقریبا وتارێکی عسران هەیە لەگەڵ نوێژی تەراویحش بەردەوامین وەکوین بەڵام خۆمان ئێمە دەرس و دەورمان هەیە تەلەبەمان هەیە بەڵێ دەرس و دەورمان هەیە لە ڕەمەزانە لە غەیری ڕەمەزانە بەردەوامی لەسەر قورئان خوێندن و دەرسی فیقه و تەجوید و تەوانێکەوە بمانەوێ الحەمدولله دەرسمان پرسیارێک بکەم ئەم منتیقی کۆست بە جۆرە لە جۆرەکان منتیقی کۆستکەوتەیە ینی منتیقی ئەنفالە منتیقی چیما بارانە گۆڕی بە کۆمەڵە تا چەند ئەم حاڵەتە تەسیراتی لەسەر گۆپتەپە ماوە بەتەکید تەسیراتی لەسەر ئەو خەڵکانەکەی ئێستاشە چاوەڕێن ینی پیرژنی خەمبارن ینی بەڵە پیرژن پێرەمیر ئێستاش جلی مناڵەکانی هەڵگرتووە ئەڵێ دێنەوە ینی تا ئێستاش قەناعەتی وایەکە بێنەوە و خەڵکە هەمووی بە یەکجار نەفۆتەوە ئەو تەسیراتە هەرمەوە ئەی لە ڕوانگەی خزمەتگوزاریەوە ئەندازێک خزمەتگوزاری بۆ کراوە باشە گۆپتەپە وەڵاهی وەکو خزمەتگوزاری بڵێن چی نەوەڵایی بەو شێوەیە نییە لە ڕووی ئەوەیکەوە ئەو هەموو قوربانی دا و گۆپتەپە نەوەڵا ئەوەی کە هەیە مەکتەب و خەستەخانەیەوە هەم دیەک لە بڕیاری حکوومەتی هەرێما دیەک 10 ماڵ بهەیەی نەک دیێکی گۆپتەپە 300 ماڵی بێ بەو شێوێنی خزمەتگوزاری ناوەڵ کاکدانە جەنابەت جوتیاری وەنیە بەڵێ تۆ ئیشی چی ینی چ جۆرە
ئیشێک لە خۆجوتیاری دابەشە بەسەر دوو بەشەوەنیە یەکیان وشکەدانە پەیوەندی بە دەغڵودانەوە هەیە وکەکان بەراو ئەو شتانەیە تۆ کامیانەکەیت ئێمە تەوان باوکم لە ئێمە تەمەنی زۆرترە ئەو دەغڵودان و وشکە و ئەوشتانە ئەکا ئەو زیاتر مەشهور خۆرە بۆ ئەوە باش بەڵام بۆ مەسەلەی زرعات و ئەوانەش ئیتر بیبەر و باینجانە و ئەم بابەتانەیە ئێستا وەرزی قەیسیە قەیسیش لە کۆتاییە یعنی تۆ باغداری شەکەیت بەڵێ باغداریەکەین زەرعاتەکەین وەکو باینجان و بیبەر و ئیتر ئەم بابەتانە شووتی و ئەم بابەتانە ئیتر ئێستاش تۆ باوەم لە بیر نەچێ لەگەڵ ڕەمەزانەتەیە چۆنی جارێ بخۆ سپاس بۆخوا لەخوا بەزیابێ زۆر زۆر باشین باشە لەگەڵ بە ڕۆژوبوونە ئیشی شەکەی وەنیە بەڵێ بەڵام ئیشکردنەکە هەوڵەدەین لە کاتی فێنکیەکان نابێت بۆ نمونە بەیانیان یان لە عسر بە دوا فێنکتر ئەو کاتانە هەوڵەدەین ئاوها بێت چووکە وەرزەکە وەرزی گەرمە سپاس بخۆ ئەم ساڵ بەو شێوە گەرم نەبوو بەڵام ئێستا تقریبان نیوەی ڕەمەزان ئەکەوێتە گەرمایەکەەوە بەو شێوەیە نیە بەڵام بەڵێ ئێستا حالیان ئەگەر بپرسین چ جۆرە ئیشێک ئێستا ئەکرێت جاڕنە پاچە کۆڵەیە باغڕینە چییە؟ ئێستا لەم کاتەیە تقریبان هەفتەیەک پێش ئێستا و هەتا دوێنێ و پێرش قەیسی ڕنینمان هەبوو ئێساش کۆمەڵە کەسێک هەر ماوێنە بەڵام ئێمە خۆمان نەمان ماوە دەیتر شانسی ئێمە مشکلە نیە خەیناگە نەماوە بەڵام تر بژارکردن هەیە بژار دەست پێەکە ئەمە جارێک بژار کراوە و ئەو هەیلە ئێستا مە چێمە باینجانە ئەمە باینجانە ئەوە بیبەرە ئەوە تەماتەیە و ئیتر لۆبیایە و ئەو بابەتان ئەرێمە پەڵپینە نیەتیەتی ئەمە هەمووی پەڵپینێ بڵێ پەڵپینش پارەیەکە ئێستا وڵای بژارەکەیەوە بێ بە پەڵپینە تاوان بژارمان دوێنێ وەکو بژار و هەنێ بژارمان کردووە ئەمڕۆ بردومە پەڵپینەکەین فرۆشتووە تەقلانێ پەڵپینە باوەڕکە لە هەندێشتی ئەیڕوێنی بەدەست ڕەنگە ئەویش زیاتر ئێمە خۆمان نایڕوێنین بەدەست بۆ خۆی ئەڕێ لە پەڵپینەکە زانم بەڵێ پەڵپینەکە وڵا لەبەرەوەی ئەمە هیچ عزیێتێکی پێوە نابینین یارەوەڵا لە زرعاتەکە باشترە ئەمە ینی مەبەسمەوەیە پەڵپینەکە وەکو بژار ینی جایکی زیادەیە هاتووەڵا بژارە زەرری هەیە بۆ زرعاتەکە ئەبێ هەربی بەڵام خانجازی هەیە بۆ جێفان ئەگەر بەس لە ڕەمەزانە ئەو پارێک ئەگەر دوای ڕەمەزان باوەڕ ناکەم بۆ ئەکرێ بە پەڵپینە بەنیسێکم پەڵپینە بە ترش پەڵپینە بە ترش بەڵێ زۆر باشە ئەی جگە لە باینجان چیترت کردووە بامێشم بینی بامیمان کردووە بەڵام ئێستا لێرە ساوایە بامیمان هەیە باینجانە بیبەرە وەک باسم کرد تەماتەیە ئەوە تەماتەکەیە لۆبیاوەڵی زۆر خۆشە ئێستا خۆشە ناڵێم ڕەمەزانی ئەمساڵ لەخوا بەزیاد بێ هەر زۆر خۆش بوو ئەی داری میوە ئێسامە هەرمێ ئەوە هەرمێ هەرمێ قەیسیشم بینی هەرمەیە هەنارمان هەیە قەیسیمان هەیە و هەڵوژە و ئەمشتانە تۆزێک کەمە ئەوە سێوە بن عەرزەیە سێوە بن عەرزەیە ئەوەی بۆ ترشات وشت بەکار بەڵام ئێستاوە ناناوە سێوە بن عەرزەیە ئەوە لە تقریبا لە کاتی توور و ئەو شتانەیە بەرهەمەکەی دێتە بەرهەم ئەم ساڵ ئێوەکو فەلاحێک لێ ڕازین ینی باشە شکر وەڵاهی لەبەرەوەی ئەم ساڵ سەرەتا باران کەم بوو لەم کۆتای بارانێکی زۆر باری نەوەڵا زرعات باش نییە ئەم ساڵ مەبەستم فرۆشتانیان ئەگەر فرۆشت بەس ئێستا بەس وەکو میوە بەس قەیسی فرۆشراوە هیچی تر نییە چونکە ئێستاەوە باینجانەکەیە ئەوە بیبەرەکەی باوەڕەکەی یعنی نەبووە ئەو بیبەرە لەوەیە دوو مانگ بێ لێ دراوە ئەوەی بەس کێشەی ئاویشتان نییە نەوەڵای لەخوا بەزیاد سپاس بخوایم زۆر باشە باوە بچینەوە بەو سەر زۆر باشە ئەمە هەمووی هینە هەرمێ ئەم هەرمێ نەرمەکەیە ئەمە هەرمێ نەرمەکەی ئەو دارەکە ئەمە هینە ئەمە بەهارەیە ئەمە بەهاری خۆمان هەمانە خۆشەویستان ئێمە هاتوینە ناو باخەکان
باخەکانی گوندی گۆپتەپە ئێستا تەنها یەک شت پێگەیوە یەک میوەویش پێگوترێ قەیسی هەچەناڵێن لە تەوابوونایە بەڵام ئێمە هاتوین بەوەی کە بزانین شێوازی قەیسی ڕنین چۆنە ئایا لە دارەکە یەکێک لەیەکەنەوە ئەیتەچێنن بە شێوەیەک لەیەکەنەوە بە هەر حاڵ هاتوینە ناو ئەکێک لە باخەکانەوە ئێستا ئەمە پرسیاریان لەیەکەن ئینشەڵڵا تا خۆشەویستان قەیسی پێگەیشتووە ئێستا ماچین بۆی بزانین ئەم قەیسیانە داری قەیسیانە کە وەرێنن چۆن کوێکەنەوە وریا با کارجان وریا با ئەم کڵاوەی من ئەم ڕۆبۆی نایە جارێک با بردی هێنامەوە ئێستاش لە دارەکانە ژیرە قوربان سەلام عەلەیکوم کا خالید باشیش کرد دەنگ و باست بەسە چۆنە شکر باشی خوا لە ڕازی بێ خۆ باشی دەنگ و باست چاچی خەریکی ئاودێرانی ئاوی چییە دێری ئێستا باخی چییە ئێستا ئەی ئەڵێ قەیسی خەریکە بەسرە چێ تۆ قەیسیت ماوە یان وەڵا کەم کەمە ئەمسا باش نەبوو گوڵی نەکرد هەر گوڵی ماشەڵڵا باخەکەت هیری تایە داری تایە بەس ئایا تا چەند بەری گرتووە وەڵای ئەم ساڵ زۆر کەم بەری کرد زۆر کەم بەری کرد بەخوا ئەم باخی من ڕەنگە 160 قەیسی بوو بێ لەو بچووکان ئەوە چا یانی چەند کیلۆکە هەمووی لەوانەیە وەڵای با چوارتەن پێستنی بوو هەندە بەخوا ئەو مقابلی بیستن ئەی باشە سیعر چۆن بوو سیعر وەڵای سیعر دەرەجەیەک من ئەمڕۆدام بە 300 دینار و 250 ئینشەڵڵا لەو ڕوانگەی خوا لەوە چاش کرد لەوە زۆر چاک کاکە خالید ئێوە ئەم قەیسیانە چۆنە ڕنن ئەسنە سەردارەکە یا ئەیتەچێنن وەڵای ئەوە ئەیتەچێنی و شتی لە بنا ڕاخەین و باشە گە بیتەچێن قەیسەکە زەرەدی پێ ناکە بۆ قۆرانشتی ئەمڕۆ هەمە حرامە بڵێ شۆڕاگە بۆ خۆی ئەوە بیبێ بیتەچێن هەر نایە پار ئەو کاک زوامەیە من 5 پلاس قەیسیم پیان نات من هەر ئەو قەیسیە بان و بنیەکەین بانەکەی جوانە وردەکەی گەینە بنەوە وەرحاسی کەلام ئەو وای لێ نەکەینەکەی ئەو 2 ڕۆژ مایەوە نەفرۆشت ئەخرە دەسەری کە ینی وا لێەکەن کە ناچارە دەکەن ئەسا و بازارە بچۆ پەتاتەیە کرد سەرەکەی جوانە بنەکەی خراپە تەماتەیە بانەکەی خراپە هەسیە خریوە من بەبەسمەوە بوو قەیسەکە ئێوە بە بیتەچێن بە تەکاندن ئەمانە بەدەست دیەکەینەوە بەدەست لێکەن ئەو گەورانی خوارە سادی بۆ داخن ئەیتەشی ئەی بەداروشت خۆلی نادەن بیتەچێن بەدار زیێدین و بە قەمیش و بەدار و بە باشە ئەڵێن بەدار خراپە چڵوچێ ئەو زێ برینداو دوای زیوە دەرەکە وشکەوێ وشکە بێ ئەگەر ڕاستی لێوێ قڵانجێک بێ و لاسیق پێسێک یا پەڕۆ پێسێک ئەو هەر لێکە بریندارینەک ئەی لەگەڵ ڕەمەزانەتێکی چۆن بەردەوامی ئەلحەمدولillah خۆ ئەوەی بەیانی ئێستا بەیانی ڕۆی نایەتەوە هەر ئەم بەیانی ڕۆژ زۆر ڕاستە هینی ڕەمەزانتان ئیشکردنتان چۆنە دەیکەینە وەڵا بدەین نیوەڕۆن تا دەوری عەسر پێش عەسر ئەخەوین و ئەگەر ڕۆشنە دوای دێینەوە ئێستا تونیتیان وەڵای نەتوانێ ماتەنیا شێرم بۆ خەو بەخوایە بە خەیاڵمان ناتوانێتی و برسێتی وەڵایی بەس ماشەڵڵا ناودێک گەرم بوو ناودێ وەڵایە قەتونین خی گەورە سەلامەتان کە ئینشاءڵڵا خی گەورە بەرەکەت بخاتە مڵک و ماڵتانەوە ئینشاءڵڵا زراعەت هیچ عادێکم ئیجارێک دۆ پاسە سێوم کردەوە عادێشکەم ئیجار نا بەبەسم وایە تەماتەیە خەیارێ بەنجانێ لە خوارێ کردومە لێرە ئیشە پێ نەگەیەوە لە عادێکم لای خوارد سرەکە بۆ ئیجار باشە گۆپتەپە هەر ئەتمادیان لەسەر باخداری و زراعەتە یا حیوانداریتان هەیە مانگای دوانی هەیە و هەیە حیوانی هەیە و
هەیە مەعاش خۆرە و ئەی وشکەدان وشکەدانیشەکە من چواتەنم کرد دووتەنیان نەبوو دووتەنیاندا بە 5 ملیۆن زۆیەکە و جۆت کرد بوو دووتان زۆر دووتان گەرمەکە وش ئەم ساڵ باران هیچ زیانی لێدا بێبارانی بێبارانی ئێوە بارانی ئەخیر ئەخەوە هیچ سوودی نەبوو دەرمان ڕەشی نەکرد نەوەڵە دەرمان خەڵدەمان شیمان پێکەم سوستان دەرمانمان پێ دەرمان گڵاباریکەم و سوستاند دەیخوای گەورە زۆیەکە گڵاباریکمان بە ساڵی پش بەخوا ئەم باخەی تۆ بەس قەیسی ئاشتی تری قەیسی ئەوە سەفێ هەنار و دووسێ بەڕەنجی هەناری ئێرە چۆنە هەناری ئێرە ئەو نێزیگە خاکانی ماڵکە ئارفانەکە ئاوی چاشی بدەن دەرەجەیەکە با ئێرە وشکە بۆ هەنار ناچی بنیچەوە ئەی جگە لە هەنار چیتر بۆ چیتر باشە ئێرە وڵا ئێرە هەمووشێ بیبەر باینجان بامێ بۆ درەخت ئەڵێم بۆ درەخت هەسیشی هەنجیەکە هەناری هەنارەکەی دەبێت پارە زیادی ئاوێ وشکە ئێرە بۆ هەنا قەرقیل لە باشە بۆ گرنگی بە جۆرە توێک نادەنەها توێکی گەورەی ئەمەماعیش زۆر بە ئەمە دەوانێت ئیشە سەریعەکان بکەین وەستان توور و شێلم و سێوە بن عاردی ئەوانە باشترە لە زەرعاتی هاوین ئێستا باینجان بکە پاسی بانجانەکەن بیستەن باینجانی تیابێ بەڵام هیچ ناکە لە باسە هیچ بۆ ئێمە ناکە قاس بەخەرە ناو ئەوەوە ئەزانی چی ئەها سرد فێن کە بێتەوە فێن نظریە هەڵەوەشێتەوە کامە مرۆڤ لە قەدەوە ئاو ناخوا ئەی تۆ ئەوەت بیستووە کە خوای گەورەیە باسی جەهەنەمەکە ئەڵێ سوکترین عەزابی ئەوەیە کەسێک هێنن مرۆڤێکی تاوانبارە هێنن دوو پشکۆ خەنە ژێر پێوە سەری ئەکوڵێت لەگەڵیا بیستوتە ماناوە ئەوە تەسیریە بەس تۆ ئێستا ئەم ئاوەشی ساردا ماوەکی باش قاچ ڕاگرە لە ناویا بە دڵنیایەوە فەرامۆشیت بۆ دێ فەرامۆشیت ئاواکە دوو دەبەی ئاو موقەتەر سار دەکەم لە فرێزەرا بۆ خۆم ئەیخەوە ژێر قاچم یاری پێکەم هەم وەرزشە هەمیش قاچم فێنکە بێتەوە بەس قاچت فێن کە بێتەوە جەستەت هەمووی فێن کرد قاچم گەرمە بێ هیلاکە خۆما مەساوە عیلمێکە ئێوە خوێن ئەو فیزیا و کیمیا و نازانمینانە باسی واگە کە کۆمەڵێک دەماری هەستیار لەژێر پێی ئینسانە هەیە کە هەستی گەرمی و ساردی و زبری و ڕقی و بەڵێ بەڵێ دوێنێ بابەتێکم خوێندەوە لە فەیسبووکە باسی ئەوەیە کرد شێلانی کۆمەڵی خاڵ لە شوێنێکن بە تایبەتی ناو دەست و ژێر پێ تەسیری هەیە بۆ بەشەکانێکی جسم بۆ نمونە ئەم خاڵی ئێرە ئەڵێ تەسیری هەیە بۆ خەوزڕان ئەگەر خەوزڕا بەم شێوەیە ئێرە پەستانی بخە سەربی شێلە دەمارەکانی لەژ خاوە بێتەوە ئەخەی خۆم 24 ساعت لەوەتی هەموو کێشەیەم هەیە ئەم شۆ تاقیم کردەوە باش زۆر خەو لەکەوت ئارەوەڵا نەمزانکی خۆم لەکەوت ئێوەڵاوە بینارانیژی سفادی لەکەن بەەوە پەنجە تووتەیە نیە ئەو گرەی پێنجە تووتە ئێرە ئێسکەکە هەروەڵا دیارە ئێسکەکە وەکو سابوون لەژێر دەستاڕوە چی لە بکەوە ئەوە بیشێلیت وەکو شێوەیەکی مەساج بیشێلە بیشێلە پێچە تۆزە ئەندازەیە ماندوو دیاری ماندوو تینوتە تینوتە ئێستا بە پارە بواە ئاها ینی ڕەمەزان نەبووە بە پارە ئاها تینوت بووە چەندێک بە گڵاسێک ئاو یا بە دەبێ ئاوی سارد چەندێکت پێدا ئاوا بە پارە بووە بەڵێ چیم پێ بوومدا چیکەم پێمدا مۆبایلەکە و سیواکێک و 6,000 مەدا باز بە مەرجە زۆر تینم بووە وەکو ئێستا ئێستا زۆر تینم نیە خۆم ڕاگرم یعنی ئێستا پێ نادا یعنی ئەوەی کە ئێستا نرخێکی باشمەدا بەڵام ئەوەی کەوتم یەکجار بۆ شێوەیە نانی مۆبایلەکەم بدەم دەخوا گەورە لێن قوبوڵکە ئینشاڵڵا مادەم ئیشت کردووە مەمنون خالیدیش ئەکا خالید ئەخر دەیکەن ئەویش گەنجە هەرەوە نەئیشەکەی پێکرێ هەرەوە ناکرێ نایکەم کاکەم نەم ڕۆژانە هاتوم ئەوە ئەمڕۆ هاتووە هەر خەوتم لە ماڵەوە باشی کاکاسۆ دەنگ و باسە باشە
ئەمە هێنە وەکو بەلە وایە چۆنی کاگا سوجە باشی ساچۆنە باشی چاشی سپاس دەکەی باشی ئەوە باشن شکر کاگاسۆ ئەمە مەشروعی ماسیە بەڵێ ئەمە چ جۆرە ماسیەک لێرە بەخێوە ئەمە ماسی کار بە ئەکسەرێتی لە جنوبەوە دێ چۆن دێ بە گەورەی یادیا بە وردی پەنجە ماسی پێڵێن سێ گرێ پەنجەیە لێوە دێ کە بە گازی دووتەنی دیارە ئاو شتی تایە و ئامێری بۆ دابین کراوە کە ئۆکسیژنی بۆ دروستکە هەتا ئاگاتە لای ئێمە کە دێتە لای ئێمە بە ژمارە حیسابیە ینی بە دانە دانەیە پار دانەی بە 200 بەبانەوە بوو ئەم ساڵ بە 175 دینار بوو کاربی ئەسڵ بە حکمەوەی بازارەکە ینی هەرزانتر ئەم ساڵ هەرزانترە بە حکمەوەی پار زۆربەی زۆری خاوەن زانیی خواردنی ماسی یاخوداڵن کللتوری خواردنی ماسی لای ئێمە تازەیە تا چەند خەڵک ئێستا گرنگی بە خواردنی ماسیەدا خواردنی ماسی بە شوێن کەوتووە ئێستا سلێمانی لە شوێنەکانی تر باشترە بە حکمەوەی خەڵکەکەی زێتر گرنگی بە تەندروستی و خواردنێکە بنە تەندروستی ئینسانی تیاابێ بە عملی تەندروستی ئینسان بێ لە چاو مریشکەکەەوە زۆر فەرقی ئەم ماسیە باشە ئێستا ئێرە ماسیتیایە بەڵێ یان پەنجە ماسیتیایە پەنجە ماسیتیایە تا لە بن کۆلەکانە دیارە تازە فێری سەر کۆل بوون ئەلەوەڕێ ئێمە چۆن دوایی ئاگواز خۆمە هەر لێرە بێت تا گەورابێ ئەی چۆن دوایی ئەیگرنەوە ینی ئێستا حوزێکی ئاوها چۆن ئەو ماسیانە دەرێنن ئەو بۆ ڕێمان بۆ دابین کردو ئەو بۆ ڕێسپیە کاتێک کە لەگەڵ کابرای مشتری کە دێ و ئەگەینە یەک لە سیارەکەیە ڕۆژێ پێشتر کۆلەکانی لێ ئەگرینەوە ئەو ئالەفە بە حکمیەوەی هەم بۆ ئەو کابرا زەرەرەکە چکە ئەو ئالەفە ئەگەر بەردەوام بێت لە وەڕ هەتا تۆ دەقەی بارێکەی لە ڕێ بەهۆی نەوانی ئۆکسسیژنەوە ئەخنچی ئەمرێ بۆ کابرا سرف نابێ چکە بە زیندوی لێ وەرەگرن باشە لەم ڕەمەزانەیە ئێوە بەرو بازارتان چۆن وڵاخۆی بەرهەمی مەسا بەرهەم حاضر نێ بۆ فرۆژن نەوەڵا ئەیکە مانجی دوانزەوەیەک حاضر نابێت باشە ئەم هێنانەمە ئەمە گوتت علەفی لەسەرەوە دیە ئەو علەفیان چۆن پێدەن ئەو علەفە کۆلە ئەسا کۆلێک بە جۆرەی مهندیس کە دایناوە بۆی بۆ 250 ماسی دانراوە یعنی کە بتێ بە شروعێکی مهندسی هەندسی عینیکەی پەروەردەیکەی باش هەر ئەوە فرێدە لە ناو کۆلە ئەوەی کە بیبینی تەسویرەکەی بۆ بکەن تەماشاکە ئەوەی کە لایلۆنەکەی پێوەنێ و لایلۆن بە حکمەوەی بارانی لێدا تەڕە بێ بۆیە نایلۆنمان پیاداوە ئەگەرنا ئەوها کۆلێکی تەنەگەی قەباغیەیە بۆ حەبلە ڕای کێشیتە دەرەوە و بە فەردە علەفەکەی تێکە و دووبارە حەبلەکەی تریان ڕای کێشی ئەچێتەوە جێکۆی ئەی ئەوە دەیجارنی هەر لە شوێنی خۆی نا لە شوێنی خۆی سابتە ئەگەر بیبینی ئەو تا شیشێک چۆتە ناو ئاوەکەەوە ماسەکان خۆیان لەو شیشە ئەدەن علەفەکە بەسەرا نەبەرەبێتەوە بە شێوێکی زۆر هەندەسیدان ئاوی زەی بچووک لە گۆبتەپە چەندێک باشە بۆ مەشروعی ماسی وەڵی بە حکمیەوەی ئەم ئاوە جوڵەی بەردەوامی هەیە باشی بەڵێ ئاوی بیرەکان سەرکەوتوترە چکە ئێمە چەند پرۆژەیەکمان هەیە لێرە ئەوەی کە هەمانە پرۆژێکمان هەیە لە خوارەوە لە خواردیەکە عوسمان ئەو لە زێوە ڕاستەخۆ ئاوەکە ڕاکێشێ ئەو سەرکەوتوترە بە حکمەوەی ئاوەکەی خۆراکی زۆرترتیایە لە ڕووی ئۆکسسیژنیش ئۆکسسیژنی زیاترە من باوەڕم جوڵەی زۆرە زۆر ڕاستە لەوانەیە تامیشی ماسێکەشی تامی خۆشتاکیید ئەرەوەڵات لەبەر ئاوی بیرە ئاوی بیر ئەو مەجاالە لە 2 مەترایە مەجاالێ نێو ئاوە بجوڵێ و ئۆکسسیژن دروستکە بە حکمیەوە نافورێنێ بە ئۆکسسیژنی نابێت زۆر ڕاستە دەخوای گەورە ئینشاڵڵا بەرەکەت خاتە ئیش و کارتان زۆر سپاس باشی بارەکەت ماسیەوە نیە بەڵێ ئەوە لە کوێ بۆ کوێ بیت وەڵا لە تەختەقەوە بۆ سلێمانی لە تەختەقەوە بۆ سلێمانی
ماسیەکان گەورن بچووکن بەڵێ بەڵێ ینی باشە لە 2 کیلۆ بۆ 3.5 فرۆشی ماسی لە ڕەمەزانە چۆنە؟ وەڵی لاوازە ینی بازاری خۆش نییە بۆ؟ خەڵک لە ڕەمەزانە ماسی ناخوا ماسی خواردنێکی چاکە وەڵی ڕاستە خواردنی چاکە بەڵامی تر خواستی زۆر لەسەر نییە لە ڕەمەزانە تۆ معمیلەکانت بە جوملە پیانە فرۆشیە بۆ خۆدانە بۆ خۆت نایفرۆشی لەوێ نا من بە جوملە بۆیانە بم بە جوملە بەس خۆ تۆ مشکل لەو نییە تۆ بە جوملە لێ دووەرەگیرێ ئەی سعر چۆنە بە جوملە؟ وەڵی سعری ینی جۆریش بەڵێ بەڵێ ینی جۆری ماسیەکەش دەورە بینێ چ جۆرێک زۆر سەرفە بێ؟ وەڵی ئێستا بازاڕیم کاربە هەیە ماسی چاکە کار بەڵێ بەڵێ زۆر باشە خوا خێر بێنێتە ڕێ وەستا سەلام عەلەیکوم خوا خۆتان بە باشن شکر دەنگ و باسن باشن وەستا باشی چاچی ئەوە چی خۆمان لێ شاری ئەی مەرحەبایە چاکو چۆنی باشی چاچی دەنگ و باسن خۆفێن کەکەیتەوە گەرمایە جا بەچی خۆفێن کەکەیتەوە ئەها بەلوعایە زۆر باشە ئیش و کارتان چۆنە؟ وەڵاهی ڕەمەزان گەرمایە خوا وەڵی باشە گەرمابێ وانە ئەڵی شوکارە چۆنن باشن گەرمایە ئیشی ئەوە دوکانی ئەوە چی تیاکرێ جان وەڵی ڕۆنە گۆڕین تایە گۆڕین هەموو شتێکین ینی بەبەست دوکانەکەتان ڕۆنگۆڕ و پەنچەرچیە هەموویەتی هەر وڵاویکە ماکرێکی ئەوەی پاکی کێ خۆ پێشدا ناگرن و نازانم ئیشی پێشوە ئەگۆڕن تای سارە بێت ئەی باز ناگۆڕن ئەویشە گۆڕی ئەویشە گۆڕن کاکە سەلام عەلەیکوم چۆنی قوربان دانیشن لە شوێنی خۆتان باشن چۆنن دەنگ و باستان باشن شکر گەنجەکانی گۆفتەپە وایە دەنگ و باستان چاکن وەزتان چۆنە شکر باشن چاکن گەنجی گۆفتەپە بە چیەوە مەشغوڵن بەڕۆژ وەڵی برای هەر زرعاتە و تر فەلاحەتی ئەو شتانی خوێندن و شت چۆنە وەڵی لەم کاتەیە خوێندن ڕێن چۆنە خۆتان نەزان داوامەکە بۆی معاششتەوە کەمە ینی گەنجی گۆفتەپە ئەو زرعات و باخداری کە لێراکرێ ینی هاوکارە بۆی حەز لەو ئیشاکە بەڵێ خەریکی باغداری و زرعات بۆ شتانە چیەکەی تو ئێستا وەڵی تر قەیسیە و ڕەزە و ئەو شتانی هەنجی باشە پرسیاری ئەوەی کە گەنجەکانی گۆفتەپە لەگەڵ ڕەمەزان حاڵیان چۆن بەخوای تر بەپێ ئیشەکە ئەکەوێت تر ئەگەر ئیشن نەبێت لە ماڵەوە بەبەست مێکشتا بەتەمەنەکان ئیشی شەکەن بە ڕۆژون بەڵام گەنج تحملی ئەوە ناکە ئەم بە ڕۆژوش بێ و ئیشیش بکات وڵی ترەکە لەسەر ئیرادەی خۆی بە کەسەکە ئەکەوێت هەشە ئیشەکە بە ڕۆژوشە زۆریشە یارەوەڵا هەیە ئەی باشە گەنج ئێوە شوێنە کە تاب حەوێنەوە یاری تیا بکەن شوێنێکی تایبەت بێ بە گەنجان لەم یەکشر نییە ئیتر هەر بێتاقە دەبی کاک شوێنێک نییە بووی بسی حیچ ئەی باشە ئێستاوە وختی باخداری و زرعاتە پایزان زستانان چێکن وڵی تر ئەو کاتە شەر خەریکی توور و شێل بوو تر ئەم شتان هەر دایم خەریکی زرعات و کەواتە ئێوە باشە بادام مەشغوڵە بن لە هەندێک شوێن ماتۆر زۆرە بینی گەنجەکان زۆر ماتۆر بەکارێنن لە گۆفتەپەش بەکاری دێن ئارەوەڵا زۆریش بۆ پیاسەکردنیان بۆ کار ئاسانی و ئیشکردن وڵی وەسۆڕانەوەی ماتۆر چەند زۆر ماتۆر هەیە ببینی تۆ تۆ گەل من زیاتر حەز بە ماتۆڕۆشن ناکەم بابزانم کێ ماتۆڕی هەیە لێرە بزانم وەرە بابزانم بزانم چێتان ماتۆرتان هەیە تۆتە ماتۆڕت بۆ ئیشکردن کڕیوە یا بۆ پیاسەکردن وەرە ناوەڵا پیاسەکردنی تریشی خشمان پێ پیشی پێەکەین تۆ هینی پێکە ئیشی هوەری وانی خۆی ئەتوانی والێ فڕی بچێتە سەرتایەک و نازانم ئەوانی پێەکەی ئارۆڵای جارێک قۆڵم بشکێ قۆڵشکاوە جارێک ناوەڵا وەز کەوتم پێی کەوتی ئەڵەن سوارتان نەگلێ نابێ بە سوار ئێستا تۆ سواری چاچی وڵی چاخۆ بەس ناتوانم پێش و شتیاستێن و پێ بڕمەوە ئەی مسابە خۆشتی پێکەن ئارۆڵە جارجارەگرێکردین ماتۆڕەکەی تۆ چنەوەیەکە ئێرانی هەرزانترین یانە وڵی نوعی هەیە ئارەوەڵە هەمووی هەر ئێرانیشەوی بەس ساختی ئیرانە ئێرانە دەی زۆر باشە سەرکەوتوبی بابزانین دوکاندارەکەمان چێ ئەو چۆنی کاکە باشی
بەرو بازار لە ڕەمەزانە چۆنە؟ باشە خەڵک شتەکڕێت بە تایبەتی ئێواران بە تایبەتی ئێواران خەڵک زۆر شتەکڕێت. تۆ چی زۆر سەرفە بێ؟ وڵایی پاقلاوش زۆر پاقلاوە و ساردی و بەڵێ حەزی لێکەن هەنی ساردەکەن و ئێوارانەی خۆن وایە؟ ئارەڵەوە دەی باشە ئەی خۆت لەگەڵ ڕەمەزانە چۆنی؟ باشی باشی سەرکەوتوو بن ئینشاءڵڵا. دوکانەکە شتی زۆرتیان نیە بۆ خەرەباڵغی ناکەی؟ وڵای هەرەو هاتی پێی. ئەگەر جگە لە خەڵکی گۆبتەپا ئێرە سەر ڕێگایە خەڵکی تریشدا بەزێ لەگەڵ شت بکڕێ؟ ئارەڵە زۆربەی ئەوانە دایبزن خەڵکیە خەڵکی تر باڵ زۆر باشە خی گەورە بازاڕە با ئینشاءڵڵا. السلام عليكم بخير بيتي وقربان چاشی وەزە چۆنە شکر باشی بەرو بازاڕە چۆنە تۆ جارە دوسێ جارمان بۆ هاوارکە بە مکەبەرەکەت بزانێ لە چی باشمای ئەو لاوە بابزانین لە بەرو بازاڕی خۆ ڕازی لەم ڕەمەزانە باشی شکر تۆ بە زۆری بابەتی ئافرەتان نەفرۆشیت تۆ لە چۆ دەی لە تەچۆیەی لە سلێمانیەوە دەی لەش ساغ بێ ئاخوا بابەتەکان بە زۆری بابەتی ئافرەتانە لە ڕەمەزانە ینی خەی ناکێ سەوردەوە بەرەو جەژنە ئەچێ بەڵام لە ڕەمەزانە لە سەرەتای ڕەمەزانە بازاڕ چۆن بازار هیچ نەبووە تا چواردەی ڕەمەزان هیچ نەبوو ئێستا سێ ڕۆژە بازار کراوە بەس دەی بۆ گۆبتەپە یا شوێنی تریژەکە گۆبتەپەیە و بازیانە و تاسوجێ و سلێمانی و لەش ساغ بێخۆ ئەی لەگەڵ ڕۆژەکانە چۆنی نەخوا بەزێت الحەمدوللا ینی تۆ ڕێک لە سلێمانیەوە بەو دیانە دێ تا ئێوارە گەڕیتەوە ئێوارە یەکسە بۆ سلێمانی ئێستا پەلەیەوە بڕۆیەوە بۆ سلێمانی زۆر باشە بابزان پەلەمەکە بابزان چیت پێەیە ئەمە سعریان چۆن ئێستا ئەمە بای چەنە 8,000 ینی خراپیش نێ هەرزانە سعر باشە ینی گونجاو دیارە بە زۆری قوماشت پێەیە باشە دوکانەکان هاواری قەرزیانە بزانم ئیشی تۆش کەسی هاواری قەرزێتی نەگەر دوکانەکە تۆش قەرزت ینی جە باشە تۆ خەی ناکە لە دیایە چۆن بە قەرزەی فرۆشی تۆن دێتی هەمووی ناسیار هەمووی ناسیار دەفتەرت هەیە تۆمارێکیت و قەرزی تۆ تا چەند ڕاوەستی ینی مەسەلەن 10 ڕۆژە 15 نا پێی معاشە دوایەوە قەرزیە منەگە ئافرەتە ئافرەت پیاو نییە ناتوانانی زەختی لێ بکەی هەتا خۆی پارەکەی نەناتێ یعنی تەنانەت مەکسیش بە قەرزە بن لە خەڵک لە هەژاریە ناخەزی هەژاری نیە ئەنیام قەرزە بووە بە خوی ئەنیێنێ کەس وەک بە بەنەری تێکوتەوە دەی خۆی گەورە ئینشاءڵڵا بۆتە ئاسان کە ببورە کاتیشمان گرتی داخۆرە فەرموو السلام عليكم شلوني قربان چاچی ئەوە لە چۆ چوویتە خوارەوە خوا ئەها ئەلەوێەوە دەبێتە خوارێ ئەوە تەلەکەلادە دانیشە ئەبێ ئاها بێ قربان السلام عليكم باشی شکر دەنگ و باست چاشی وەزە چۆنە شکر باشی تۆ چۆنی هەر لە دوورەوە کە سێرم کرد زۆر دڵم پێی خۆش بوو زۆر جوان بوو لە ناو ئەو هەنجیر و ڕاستەکە خەریکی ئەو دێرانی وانە
وەڵام ئەمە تەلەڤیزیۆنی پەیامین وەلە وەها برادەرەکانم دوورن ئەم ێوارەیە هاتوین بۆ گۆپتەپە یاخوا بەخێر ڕەمەزانیات بەسەرەکەینەوە یاخوا بەخێر ئێمە قسە تەنها لەسەر ڕەمەزانەکەین یاخوا بەخێرن ئەی لەگەڵ ڕەمەزانەکە چۆنن کولی شەڵا باشە بین وردە پیا ڕۆین دەبێت ئەمە سوکە باخێکە واتە نزیکیشە لە ئاواییەوە ئەرە وەڵا ئەمە چیتیایە ئەمە چوالێ غەتاسێکم بۆ داناوە ئەوە دەبێت غەتاسێکی لە دەم زێەوە بۆی دانێ ئەم ئاوا بەم تکێ دەبێ ئایدی تکەن نەبێ ئەم ئاوا ئاوی زێ هات بەڵێ بەڵێ ئاوی زێ لێەوە هێناوتە ئەوە تا بۆڕێکەکە ئەو بۆڕێکەکەی ئەلێەوە دەڕا ئەو بۆڕێکەوە لێو دەرکەوتو بەڵێ بەڵێ ئەلێەوە دەڕا ئەچێتە تەنچەکەەوە چێت تەنچەکەەوە تەنچەکەش تەوزیعەکە بەم تکێ بەم تکێ تەوزیعەکە هەرەوەڵام ئەم هەنجیر وشت چۆن ئەم ساڵ ئەم ساڵ هەنجیر باشە باشە هەرەوەڵی هەنجیر ئەی ئەمە چی ئەڵێ چوالەیە ئەمە چوالێ ئەوانە هەموو چوالە چوالن ئەوانە مێون گوێزی تایە ئەوە چیە وەڵ تەمەرهندیە سما وەڵا ئەمە پێڵێن چنارێکی بەرز نازانم دە عەرعەر ئەوەیە پێڵم باڵا دەڵێ عەرعەرەڵێ دارێکی ڕێکە دیارە زۆر ڕێکەوە خۆم سەرەکەین گوتم با پەخش خواتەوە ئەگەوانە بە دوو ئەوەندەی کاڵەسای یەک هین هەڵەستێ یەک خەڵفێک هەڵەستێ ئێستا بڕیم کردەمە بۆ سێ خەڵف باشە لە گۆپتەپەیە هەنجیر دەکرێت زۆر ینی هەنجیرتان زۆر هەنجیری چاکە کرێ ئەرە وەڵی بەڵام خەڵک براکەم بەو قۆرعانە ئیش ناکە کاکە لە ئێستاوە دەخوێت تا سەعات ئێستا من باسی ماڵی خۆمانەکەم یەک منداڵە لەگەڵمان نییەکەوە عیشکە ئەمە تا ئێستا نازانم باخەی منە نەبەخوا نازان خۆجا خۆ تۆ لە ناو ئاوایەکەش هەیە کاکە کەس عیش ناکە هەر بکەم باسی ماڵی خۆم کرد حیف جارێکم ئەم موبایلە بڕۆ دەچی حەز ماڵی خۆ دەڵی سەلام عەلێک کەساگای لێن نییە ئەمە ئەم بەزمەیە بە قورعان جاوە فەیسبووکە و سۆشیال میدیا شتی وای تایە کاک خۆ سەجاری وای گەنجی وایە دەڵێ کاکە وەرە کورە دەڵێن بابە هێقەمبەر دە بۆ خاتر و بەزمەم نییە دەیخوای گەورە ئینشەڵا بەرەکەت خاتە بەخۆڵای دوای کەواتە ئەمە ئاسانکاریی زۆر کراوە پێویست بووە ئاودانی ناوێ نەوەڵای سەرڕەفەتی چێوێتەوە ئەمڕۆ یەکەم ڕۆژێتی هەڵم کردەوە بۆ ئەم ساڵ ئەوەسا ئەوەتا واتکەکانی تەواو هیچ سۆندەشم بۆی ناوە دەبێت سۆندەی تازەی بۆ دانێمەوە ینی دەبێت لانی گۆڕانکاریی دەبێت سوالە ئاوی ناوێت کەمی ئاوی وڵات هەر شتێکە دەم ئاوەکە زۆرە با ئاوی بچێتە من قەینە تەڕەشوع ئەی خۆ مێوش زۆر تالیبی ئاونی مێوش ئاوی ناوێت ناوڵاو مێوە ئاوم لێ بڕیەوە ناڵا مێوەکەش ئاوی ناوێت زیاتر بۆ هەنجیرەکان بەس هەنجیرەکان هەنجیرە و خوارێ ئەوانە هینن چی پێڵن خۆ بەس هینیشی زۆرێ ناوە زەل و قامیش وشتە چییە ئەو بۆ خۆم دامناوە وەڵا بۆ خۆم دامنا ئەو ئاوە کاتی خۆی زۆر قوول بۆ مزگەوتیان کە تێکدا چی دار و بەرتە بکەوتە ئەو چەمەوە خۆدڕان بێ پەنجان مام کەوتە بنەوە خۆڵەوە فەوتە سابرکە گوێز واتیە تا گەورەی ئەوەندەی لاتوە بکە گوێزە لێە ئێ پرتەقاڵی واتیایە کوران و ئاوشتی کورە برا پیا حەولە وەڵی بای خۆستای ڕاستە برام عیش نییە چی بکەین ئەم دینارم دەرە لە جیرفانە کورە بە قورعان نایکە ناکە هەندێک باکم هەندێک دیوارم هەیە چوم تەماشاکەمەدی عارب میێناوە کاکە وەرن ئەوە 700,000 تانە دەمێ بە قۆنتەرات بووم کەن وەڵا نەیکرد ئەوخوا برام زەرە دەکەین گوتم برا تۆ من نانەکەشتە دەمێ زەرەری چیەکەی ئەی بۆ سواری سیارەکەمە بی و شکرە پەڕێ پارەم نییە ینی شکرە فێریان بەزمە بۆ عالەکە خۆی گەورە لەشتان ساکە فەرموو عەفوو قوربان چاوەکەم بەرنامەی ئێوارانی ڕەمەزان بە سپۆنسەری برنجی مەحموود و بەرهەمەکانی ئاڵتونسا ئێوارانی ڕەمەزان. هەموو کەسێک پێویستە ڕۆژانە کووپێک شیر بخواتەوە. شیری ئاڵتونسا دوای ئەنجامدانی پشکنین بۆی دەرکەوتووە لە 100% سروشتیە و هیچ شەوریەکی لێ ناگیرێت. هەروەها دەوڵەمەندە بە کالیسیۆم و ڤیتامین A و D و بۆ هەموو تەمەنەکان گرنگە بە تایبەتی مناڵ و ژنی دووگیان. لەگەڵ شیری ئاڵتونسا پاکژی و سروشتی و لەزەت بەدەست بێنە. شیری وشکی ئاڵتونسا بە سوودە تامێکی ڕاستەقینەیە. بەرنامەی ئێوارانی ڕەمەزان بە سپۆنسەری برنجی مەحموود و بەرهەمەکانی ئاڵتونسا ئێوارانی ڕەمەزان.
الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين. خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی ئێوارانی ڕەمەزان بەم شێوەیە گەشتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆشمان لە گوندی گۆبتەپە. تەمەنایەوەکەین کە ئینشاءڵڵا بەرنمەیەکمان پێشکەش کردبێ کە لانی کەم ئێوەمان ڕازی کردبێ لەبەر جوانی مزگەوتەکەیان دوای سەلامدانەوەی نوێژی مەغریب دوایەوەی کە هەمومان پاڕاینەوە کە خوای پەروەردگار ڕۆژ و عیبادەتی لێ وەرگرت بین بەشێک لەو ئەجر و پاداشتەمان لە دنیا بە هەرزانی و فەرەحانی و هەروەها بە ئەمن و ئاسایش بداتەوە پاداشتەکەی تریشی بەشی دووەمی بۆ قیامەت و ئینشاءڵڵا بەوەی کە لە ڕۆژی دواییە لە ڕۆژی ڕاستاخێزە ئینشاءڵڵا تەرازووی کردەوەکانمانی پێقورس بکە. خۆشەویستانم یەکێک لە ئەو دیاردانەی کە گۆبتەپە جیاواز جاکاتەوە لە شوێنەکانی تر ئەوەیە کە ئەم گوندە بە پێچەوانی گوندەکانی تر وەکو خۆیان ئەڵێن کۆچی پێچەوانەی تایە کە ینی جێگای خۆشحاڵیە واتە خەڵکەکەی لە شارەوە دێنەوە بۆ گوندەکە لەبەرەوەی گوندەکە ماشەڵڵا ئەوەدانە و هەروەها الحەمدولێلا ئیش و کار و بەر و باخ و هەروەها حیوانداریشان شکر باشە. لە ناو مزگەوتەکەی گوندی گۆبتەپەوە بەخوای گەورەتان ئەسپێرین تەمەناوەکەین لە خوای گەورە ئەپاڕێنەوە کە کوردستانمان بۆ ئاوادان بکە و هەروەها ئەمن و ئاسایشی زیاتر بخاتە وڵاتەکەمانەوە و تا بە یەگەشتنەوەیکی دیکە و بەرنامەیەکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئەسپێرم خواتان.